ئۆتۆمبیلێک دوان ئیزن دەدەین هەتا لە ناو هاوینە هەواری بێخاڵ دەرباز دەبن لە دواوی دوی تیکە پاشی چەند دقەیەک دوانی تر ئیزن دەدەین ئەوەی بە حکومەوەیکەوا لە پشتوان دیارە پردەکە لار بوویتەوە کەوا لار بوویتەوە لایەکی خوار بووە لەسەر ئەو دینگەی کە لەسەری بووە خزیە لە چەند شوێنێک شەقامەکە دەرزی داوە ئەوە مەترسیە ئێمە هەر بە پەلەتیمی هاتوچۆ لە خەلیفان لە ڕواندز لە سۆران ئاگادارمان کردوینەوە 6 تیم ئێستا تاوەکو ئێستا تیمێکەکە مەزەکردمانە 7 تیم کەوا لەم ڕێگای بەدیلمان کەوا دیار کردووە ڕێگاکەمان داخستووە ڕێگامان لە خەلیفان لە بۆ سۆران لە بازگە داخستووە هەروە ڕێگای ترم کە لە ناو سۆران دێتن لە دەواازە ڕێگاکەمان داخستۆ شۆفێران ئاگدارگەرن کەوا ڕێگای بەدیل بەکاربین کە ڕێگای بەدیلیش ڕێگای بێخاڵە ئەو ڕێگایە لەوانەیە بۆ ئۆتۆمبیلی بچووک و گەشتیاران لە کاتی هاتن چوونیان ئاستەنگ دروست نەکە بەڵام ئاستەنگ لەو کاتە دروست بکەوە ئۆتۆمبیلی بار هەلگردن کەوا ناوچەیەکی بازرگانیە و هەرێمی کوردستان لەگەر کۆماری ئیسلامی ئێران بێکۆ دەبەسێتەوە بە ڕێگایکی بازرگانیشە ئەو ئۆتۆمبیلانەی کەوا بار هەلگردن بەرنامەوان بۆ داناون کە تاوەکو ئێستانە هاتوونە بەڵام کە ئەگەر هاتوو کە لە مەرز هات نەخوار ڕێگامان بۆ دیارکردونە چۆن دێن کاتمان بۆ داناون هەر جاری ئۆتۆمبیلێک دوان ئیزن دەدەین ڕێگایان پێدەین کا بە ڕێگاکەدا بڕۆن تاوەکو لەسەر لەوێش بە حکومی پردێکی گەورە هەیە بۆی زەختێکی زۆر نەکەوتە سەر ئەو پردەکەش ئۆتۆمبیلێک دوان ئیزن دەدەین هەتا لە ناو هاوینە هەواری بێخاڵ دەرباز دەبن لە دواوی دوی تیکە پاشی چەند دقەیەک دوانی تر ئیزن دەدەین هیوادارم شۆفێران دان بە خۆیان دابگرن خێرانە بن ئەوە تایبەتی ئەو شۆفێرانە یان ئەوانەی کەوا لە هەولێر دێن بۆ سۆران ڕێگای بەدیلی کەوا ڕێگای بێخاڵ بکەن لەوانە شۆفێر هەبی تاوەکو ئێستا بەم ڕێگایدا هات چۆی نەکردبیتن ئەگە هاچی بێدەکە ڕێگایەکە چەند پێسێکی هەیە و لەوانەیە شارەزانەی بەهۆی ناشارەزای ڕێگاکە لەوانەیە تووشی ڕووداوی داوانێ دەکەین لەسەر خۆبن خێراییەکی لە ڕادە بەدەنەبی لەوانەیە بە شوێ کەش و هەوایکەوە ئێستا پێشببینی کراوەیەکەوە باران ببارێتن کە بارانش دەبێت ڕێگاکە حتمما بڕێک تەڕاتی هەبیتن دەبێتە ئاستەنگ وشوێ هیوادارین کەەوە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بوون لەسەر خۆیان بن.